بە بڕیارێکی کۆمیسیۆنی ڕاگەیاندن و گەیاندنی عێراق سەرجەمە و ڕادیۆ و تەلەڤیزۆنە لۆکاڵانەی کەرکووک داخران کە مۆڵەتی ساڵانەی کۆمیسیۆنیان نییە. بەڕێوەبەری بەشی باکووری کۆمیسیۆنی ڕاگەیاندن و گەیاندن لە پەیوەندێکی تەلەفۆنیدا بۆ پەیام ڕوونی کردەوە بڕیارەکە بۆ ڕێخستنەوەی کاری میدیایە لە شارەکە. بڕیارەکە نیگەرانی بەڕێوەبەری ئەو دەستگایانەی بەدوای خۆی داهێنەوە ئەوان سەرباری ئەوەی لەگەڵ ڕێخستنەوەی کاری میدیان لە شارەکە بە پێی یاسا بەڵام ساڵانەی مۆڵەتەکە بە زۆر دەزانن و داواشیان کردووە حکوومەتی عێراق چاو بەو بڕیارەدا بخشێنێ. کەوا لەسەر ئێمە زۆر قورسە ئەمە پێمان خۆشە شتێکی قانونی نەبێ و لەبەرەوەی هیچ کەسێک تەجاوز نەکات لەسەر ڕادیۆیەکی تر، بەڵام ئەوەی کەوا زۆر قورسە لەسەر ئێمە ئەوەیە کەوا داوای پارەیەکی زۆر ئەکە ئەوەی کەوا ئێمە وەکو دەنگی کۆمەڵ ڕادیۆی کەرکووک نەک ئەوەی کەوا بە خۆمان ناتوانین ئەو پارەیە دابین بکەین، نەک بەوەی بە حزبەکەش بە مەڵبەندەکەشەوە ناتوانێت تەنانەت بە حزبەکەشمانەوە ناتوان ئەو پارەیە کەوا داوای کردووە ئێمە بتوانین دابینی کەین و بەسەکەمان بۆیە ئێستا حکوومەت عێراقی زەختی کردەسەمان کەوا هەموو ڕادیۆکانی ڕاگردووە. ئەوەی کە ئەبینرێ لە کەرکووکە زۆربەی ئەو دەستگانە داخرا بەبوونی ئەوەی کە گوایە مۆڵەتیان نیە لە بەغدا و لە هەیە ئیتیساڵاتەوە، بەڵام ئێمە لە دوای 2023ەوە کاتێککە عێراق ئازاد کرا هەموم دەستگایانە کراونەتەوە و موافقەی محافظ و اتحادی ئیذاعینی کەرکووک و کە ئەو اتحادە نوێنەرایەتی بەغدا ئەکا واتە نووسنگەی کەرکووکشان، بەڵام پێمان سەیرە ئێساکە ئەو ئیجازانە نایخوا داواکەن ئیجازەی تازەوە ئەوەشی کە ئەو شروطانی دایانناوە ئێستا مەبلەغەکەی زۆر گەورەیە کە داواکە ساڵانە ئەم دەستگانە بدە ئەم دەستگانە تەنها دەستگایکی داعاویە و بۆ سوودمەندی هاوڵاتیان و تەنها بۆ گەیاندنی سوودە نەک ئەوەی کە ڕبحی بێت و خۆیان پارە پیا بکەن و پرۆژەیان هەبێ. بۆیە ئەم پێمە وایە ئەگەر بکرێت پەرلەمان تاران تەدەخوڵێکی تا بکەن هاوکاری ئەم دەستگایانە بکرێت کە ئەگەر بۆ ئیجازەکردنی دەستکردنیش بێ ئەو بڕە پارەی کە دیاری کراوە کەم بکرێتەوە تاکو بگونجێت زیاتر ئەم دەستگایانە بکرێتەوە هاوکاری هاوڵاتیان بکەن. هاوکات ئەندامێکی دەستەی کارگێڕی لەقی کەرکووکی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان بڕیارەکە بە ئاسایی دەزانێت، بەڵام ڕێکارەکانی دەرکردنی مۆڵەتەکە با قورس دەزانێت بۆ میدیا لۆکاڵیەکان. لەگەڵ ئەوەیان هەموو کەناڵێکی بینرا و بیسترا و نووسرا و مۆڵەتی هەبێ، بەڵام نەک بەم مەرجە تەعجیزیە، یعنی تۆ بێ ساڵانەی تەنها ڕادیۆیەک مەسەلەن زیاتر لە 12 ملیۆن دیناری عێراقی لێسەنی بۆ یەک ساڵ ئەمە زۆرە بەڕاستی، یا بۆ کەناڵێکی بینرا و سەروی 20 ملیۆن دینار بۆ یەک ساڵ ئەمە زۆرە. بۆیە پێمان وایە ئەمە جۆرێکە لە کۆت و بەندی میدیای ئازاد لە عێراق و بە تایبەتیش لەم ناوچانە ئێمە بە هەموو جۆرێک ڕێوشوێنێکی یاسایی بەم جۆرە کە دیراسە نەکراوە ڕەت دەکەینەوە. با پێی بڕیارەکە لە کۆی 45 دەستگای ڕادیۆ و تەلەڤیزۆنی لۆکاڵی لە کەرکووک 5 دەستگا مۆڵەتیان هەیە، بۆیە کۆمیسیۆنی ڕاگەیاندن و گەیاندنی عێراق لە کەرکووک بڕیاری ڕاگررتنی پەخشی سەرجەم ئەو دەستگایانەی دەرکردووە تا ئەو کاتەی مۆڵەتی ساڵانەیان دەبێ. ئەمەش لە کاتێکدایە ئەو دەستگایانە مۆڵەتی فەرمی ئیدارەی کەرکووکیان هەیە بۆ کارکردن لە شارەکە. چیان وری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.